رێوەبەریە خزمەتên گشتیە ئەمەریکا جو بایدن وەکو سەرۆکێ سەرکەفتی هەڵبژاردنان ڕادگەیەنە. هەژمارە کەیسین کۆرۆنا لە ئەمەریکایê 12 ملیۆنان دەرباس دike. یەکینەیین پاراستنا gel یەپەگێ لە هەرێما حەسەکا سووریێ شانەیەکە چەکدار digire. بەرنامەی کورد کۆنێکشن ئادەنگی ئەمریکا لە واشنگتۆنە پایتەختە ئەف دەم و هەمی دەمێنەوە باش. لای منیشەوەی دەمەتان خۆش سێشەممە 24 مانگی 11 ساڵە 2020 دەمژمار 8 شەوەکی وە دەم واشنگتن ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوانە سەر. رێوەبەریە خزمەتên گشتیên ئەمریکا پشتڕاست کرد و سەرۆکی هەڵبژاردی جو بایدن ئەو سەرکەفتیە هەڵبژاردنên سەرۆکاتیەیە. سەرۆک دۆناڵد ترامپێک و ئەنجامên هەڵبژاردنان ڕەت dike got dê tîma wî hevrêziyê di veguhestina destelatê de bike lê wî soz da ku şerê yasayî berdewam bike. Ev gav rê li pêş rêveberiya Trump vedike ku destelatê veguhêze û dihêle ku Biden hevrêziyê li gel ajansên federalî bike ji bo planên wergirtina serokatiyê di 20 meha çile de. بە پێی ناوەندی زانستی و ئەندازیار لە زانکۆی جان هاپکینز کۆی کۆڤید-19 لە ئەمریکا لە ڕۆژی دووشەمەوە گەیشتووەتە 12 ملیۆن و 396,241 کەس و کۆی مردنەکان گەیشتووەتە 257,502 کەس. ئیالەتی تەکساس بە 1,159,863 کەس هەر زۆرترین تووشبووی هەبووە پاش ئیالەتی کالیفۆرنیا 1,120,454 و ئیالەتی فلۆریدا 944,745 کەیس و لە ڕۆژی دووشەمە ئوستانداری کالیفۆرنیا گاڤن نوێسم وتی نەخۆشخانەکان بەرزبوونەوەیەکی ترسناک بەخۆیەوە بینیوە و لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا 77% زۆرتر بووتەوە تا بگاتە 5,500. لەگەڵەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هێشتا مشتومڕی لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکانی 3 نۆڤەمبەردایە پەیوەندی کەم هەیە لە نیوان بەڕێوەبەرایەتی ترامپ و تیمی داهاتووی بایدن واتە سەبارەت بە بەرامبەربوونەوەی پەتای کۆرۆنا. سەرۆکی هەڵبژێردرا و جۆ بایدن بەردەوامە لە هەنگاونان بەرەو گرتنەدەستی سەرۆکایەتی ئەمریکا لە 20 مانگی یەکدا و هەروەها پێشبینی دەکرێت لەم هەفتەیەدا ناوی هەندێ لە ئەندامانی بەڕێوەبەرایەتەکەی ڕاگەیەنێت. بەڵام ناومێدی لە نێو دیموکراتەکاندا وا ڕووی لە هەڵکشانە لەسەر نەبوونی پەیوەندیکردن لەگەڵ کۆشکی سپی بەوەی سەرۆک دۆناڵد ترامپ گومانی لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکە هەیە. مەسەلەیەکی سەرەکی وەڵامدانەوەی وڵاتە بۆ کۆڤید-19 ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا هۆکارەکەیەتی. پرۆسی گواستنەوەمان دەستی بە بەرپرسانی ئاژانسەکەدا ڕاناگات بۆ یارمەتیدان لە داڕشتنی پلانەکانمان و هەروەها سەنگێکی زۆر هەیە لەسەر پلانی خستنەڕووی ئەو ڤاکسینە ئەوەی لە ڕۆژانی سەرەتای سەرۆکایەتی بایدندا گرنگ دەبێت جا ئێمە دەستمان بەوانەدا ڕاناگات. دانانی پلانێک بۆ سەرانسەری وڵات بۆ دابشکردنی ڤاکسینەکە ئێستا سەرتۆپی بایەخەکانە. کۆمپانیای مۆدرینا و فایزەر بەرەمهێنەری ڤاکسینەکە هەفتەی ڕابردوو گوتیان تاقیکردنەوەکانی ڤاکسینەکانیان بۆ ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری بە ڕێژەی زیاتر لە 90 پیشانداوە. کۆمپانیای فایزەر داوای مۆڵەتی ڕێگەپێدانی تەنگەتاوی لە ئەمریکای کرد. هەروەها مۆدێرنا گوتی ڤاکسینەکەی ئەویش کاریگەرە. دکتۆر منسف ئسلاوی ڕاوێژکاری باڵای زانست لە بەڕێوەبەرایەتی ترامپ بۆ پرۆگرامی بەرهێمێنانی ڤاکسین گوتی تیمی ترامپ ئامادەیە لە ماوەی 24 کاتژمێری پەسەندکردنی ڤاکسینەکە دابەش بکات. بەڵام ناوبراو گوتیشی ئەو دەترسێلەوەی کە زانیاری هەڵە هەندێک لە ئەمریکایەکان سەبارەت بە کوتانیان بە ڤاکسینەکە سارد بکاتەوە. من زۆر نیگەرانم لەو دوو دڵیەی کە لە ئارادایە هەروەها بەهزری من ئەوەی مایی مەخابنێکی زۆرە ئەوەی بەهۆی دۆخی سیاسی و خراپ بووە کە لە ساییدا کارمان زۆر بەڕژدی کردووە لەگەڵ کۆمپانیاکان و بازاران کەس بەشداریان لە خستنە بەردەستی ڤاکسینەکەدا کردووە. بە گوێرەی دوایین ئامارەکانی زانکۆی جۆن هۆپکینز لە ئەمریکادا پتر لە 12 ملیۆن حاڵەتی کۆڤید-19 هەیە. هەروەها 256,000 مردوش. مەسەلەی ئەوەی کە ئایا چۆن کێشمانی بەردەوامی سیاسی کاریگەری دەکاتە سەر وەڵامدانەوەی ڤاکسینەکە هێشتا نازانرێت.
ل کنگرس امریکا شرازایان نرینن خوا پار وکرن لدور کم کرنا هجمارا سرباز امریکا لافغانستان ج 4500 بو 2500 او وکو شاشیه که دیتن پمنرا دنگ امریکا لپنتاگون کارلاباب رونی دا سرهن ریاکسیونین لدور و راگهاندنه جعالی وزیر به وکالت بروانی امریکا به پشتی گوهرتنا ڕێوەبەرین هەری برنتین سیویل لە پەنتەگۆنەی ڕێوەبەریە ترامپ ڕاگەهاندنێکی مەزن ئەشکرا کرد. هەتا 15 مەهایەک 2021 ژیەکینەیەن مێن لە ئەفغانستانێ 2500 لەشکر بمینن. بەvê guhertinê hejmara leşkerên Amerîkî li Afxanistanê nîvî dibe ku tê watayê ku ji destpêka şera di sala 2001 vir ve herî kêmtir jimara leşkerên Amerîkî li vir bin. Lê pispor roja înê hoşyarî dan endamên Kongresê ku di demekê de ku giftigoyên aştî berdewam dikin evê destê Amerîkayê lawaz bike. بنێرîna min ragihandina sêşemê ya siyaseta vekşandina hêzan tiştekî xelet bû. Tiştê ku rêveberiyê roja sêşemê ragihandî hêdîtir e û bijardeyeke ku dê bi têkçûnek giran rawiste. Em li hember vê vekşînê tiştekî bi dest naxîn. Ev jî her ji destpêkê pirsgirêka van danûstandinan bû. Rûniştina li gel Talîbanê bê amadebûna hikûmeta Efganistanê di jûrekê da, wan ji destpêkê we dizanî ku ev weke mercên xwe radestkirinê ne. Di sala 2001 de hêzên Amerîkî Talîbanê têk birin û ketin di nava Afganistanê. Ev piştgiriya raya giştî wergirtibû ku piştî êrişa terorî ya El-Qaideya 11 îlonî pêk hat û vê demê rêveberên grûpê terorîst jî alî Talîban ve dihat weşartin. Piştî 19 salan raya giştî Amerîkî guherî û di sala 2016 de dema Trump bi ser ket ev soza ku ji aloziyên derwê wekşînin. Endamê Kongresê Bradley Byrne dibêje xelk ji şer aciz bûne. Ew dibînin di 19 salan da hezaran Emerîkiyan jiyana xwe ji dest dan. Ev hemî birîndar, sed hezaran leşkerên jin û mê jiyana wan têk çû. Eşkera ye ku milyaran û milyaran dolar hatin mezaxtin. Wezanî êdî bes e. Dibe ku piştevaniya şerê li dij terorê dûm bike. Ev çak e. Ew naxwazin êdî Qaîde vegere kontrola wê derê bike. Lê pispor dibêjin nakokiyek heye. Hikûmeta Afganî li dijî El-Qaîde şer dike, lê Talîban tu delîl diyar nekiriye ku evê piştgirîdayîna grûpê terorîst rawestîne. Ji bo min ew ne tenê pirsgirêka li dij terorê ye. Ew rê li ber ketina hikûmetê jî digire. Ji ber vê yekê 2500 dê çi bide me li hember 4500 yan 5000 bimînin ku nêzîkî hevin. Pispor dibêjin bê rêkeftina aştî ihtimalekî mezin e ku wekşandina hêzên Amerîkî wê destê Talîbanê xurtur bike û rêkeftina aştî dûr bixe. Ji bo serokê hilbijartî Joe Biden mijarê sereke vayrûsa koronayê. Ji ber wê jî ne diyar e ku çawa rêveberiya wî encamên vê biryarê çareser bikin. ناوەندی ڕاگەیاندنی یەپەگە ڕاگەیاند یەکینەکانی دەژە تروری یەپەگە ڕۆژی 19 ئەم مانگە لە ناوچەی هێزکی شانەیەکی نهێنی هێزە چەکدارەکانیان لە دژی ڕژیمی سوورێ دەستگیر کرد. شانەکە لە 4 چەکدار پێک هاتووە. یەپەگە ڕاگەیاندووە لە لێکۆڵێنەوە بە دواچوونەکاندا ئەو شانەی ئامانجیان ئاشکرایان کردووە کە هەمان ئەو گرۆپانن لە ناو داعشدا ڕێکخرا و ئەندامێکی دەستەی بەڕێوەبەری ناوەندی پەیوەندەکانی یەپەگە سیامەند ڕۆژاوا لەبارەی ئەو کردارەوە بۆ پەیامگێرمان قسەی کردووە و ئەم راپۆرتەی بۆ ناردوین. Navenda ragihandina YPG ragihandgo yekîniyên antîteror ya tê yên girêdayî YPG di 19 vê mehê de li navçeya Hesekê şaneke veşartî ya çekdarin bi ser rejîma Sûriyê de girtin. Şane ji 4 çekdaran pêk dihatin. YPG eşkere kir got lêkolîn û şopandina şaneya armanjkirî hat naskirin got heman grûp di nava rêxistina Daişê de rêxistinkirin e. Şaneyên got kiryanên pir xirab ji bo ewlehiya vî welatî dikin ji xwe bêguman ew hene. Lê ev şane taybet got hevkariyekî wê bi terora Daişê re hebû. Got bi xwe jî xwe dibîne dibin baskeyên rejîmê de wa kara dike yanî dualî kar dike. Ji ber wê yekê ev şaneye dibin çavdêriya şervanên me de bû bi taybet yekîneyên taybet yekîneyên antîteror ên girêda hêzin YPG got demek dirêja wê dişopîne encamê wê de jî çalakiyekî şev de derdora bajarê Hesekê ew çalakî pêk hat û encamê wê de jî 4 kesên wê şaneyî hatin girtin û ji xwe jî nihat de lêkolîn û tehqîqa wê de. Li gorî hin agahiyan got dengê Amerîka wergirtin hin teqînên got li bajarê Qamişloyê de
di salên derbasbûyî de pêk hatibûn û Daişê ew girtibûn ser milê xwe xwekujer di nava mêlîşên dîfa el wetenî ya rejîma Sûriyê de rêxistinkerî bûn. Şopîner bawer dikin got ev rêbaz Daişê pêk dîne da got serbest li deverê tev bigerin. وەکەم زانن li devera qamiş li hesekê bi taybet di nav grûpên rejîmê de bi taybet di nav milîşiyatê dîfa wetenî de gelek endamê Daeş hem rejîmê jî û hem endamê Daişin ev ya tê wateya enû karibin serbestî li vê devera han bigerin bi çekê xwe ev ya jî dibe işgalîk gelekî mezin li deverê û gelek bûyer çê dibin ser vê bingehan ji ber gogrêdanek rejîmê û grûpên Daeş hene bi taybet nav milîşiyatê dîfa wetenî de em bêjin ev ya pirsa ê tê kirin ana enû rejîm bixwe zane istixbaratê nîzam zanin enû ev grûpana hem girêdayên milîşiyatê wê û hem girêdayên Daişî yavna. Êjaya gotinaya got di navbera rejîm û milîsên wê û di navbera YPG de li bajarê Hesekê 6 caran şer derketiye. Li navçeyên Hesekê û Qamişloyê şaneyên milîsên rejîma Sûriyê yên veşartî hene mîna milîşên dîfa el wetenî Ansar el Baes got milîşa Partiya Desthilatdar ya Sûriye her wisa hin milîşin bi ser Îranê de jî hene. Li gorî niştecihên deverê got her car YPG û hêzên wê yê taybet operasyonên taybet li dijî va şaneyên rejîmê pêk tînin û ev cara yekê ye got YPG vê operasyonê ji bo raya giştî eşkere dike. Zana Umer dengê Amerîka bajarê Hesekê. Bi şûnwaribûyên ku li kampên Herêma Kurdistana Iraqê dimînin nerazîbûna xwe derdibirin li dor biryara Bexdayê bi cihîştina kampan û vegera wan bo malên wan. Ew dibêjin herêmên wan hîn dibin kontrola grûpên çekdar de ne û vegera wan wê bibe egera gef û metirsiyan. Pemnêrê me li Kerkûkê ev raport amade kiriye. کۆبوونەتەوە و ناڕزایەتی دەردەبڕن دژی بڕیاری داخستنی کامپیاوەرەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئەوان دەڵێن ناوچەکانیان ڕووخاوە و بیش گەڕێنەوە مەترسی داعش و گروپە میلیشیا شیعەکانیان لەسەرە. هێزە میلیشەکان لە ناوچەکانمان دەرنەچوون ڕێگە نادەن کەس بگەڕێتەوە. جارێک میلیشیەکان 1500 کەسیان بە ناوی سپاوە برد تا ئێستا چارەنووسیان نادیارە تا ئێستا کەس ناتوانێت بڕواتەوە ناوچەکانمان. ناوچەکانمان ئارام نییە تا ئێستا حەزبوڵات تێدایە ناتوانین بگەڕێنەوە. داوا لە سەرکۆزیران دەکەین کەمێک هاوکاریمان بکات. ناوچەکەمان جروفسەخەر لە ساڵی 2014ەوە ئازاد کراوە. ئێمە ئاوارەین خۆمان و خێزانەکانمان وێران بووین. حکوومەتی عێراق سەرجەم کامپی ئاوارەکانی ژێر دەسەڵاتی خۆی داخستووە. بەڵام هێشتا کامپی تازەدێ و کامپی قۆرەتووی سنووری ئیدارەی گەرمیان ژمارەیەکی زۆر خێزانی ئاواریان تێدایە و گەڕانەوە بۆ ناوچەکانیان ڕەت دەکەنەوە. بارودۆخمان زۆر خراپە، ئیمکانیەتمان نییە. داوای پارەمان لەکەن ئینجا ڕێگەی گەڕانەوەمان پێدەدەن بۆ ماڵەکانمان. خانۆکانمان ڕوخێنرا، ماڵەکانمان سووتێنرا، ماڵەکانمان ڕۆیشت، خانۆکانمان وێران بوو. ئەوەی بەسەر ئێمە هات لە هەموو عێراق ڕۆی نەداوە. لەکوێوە بیێنین پارەمان نییە. ساڵێک لەمە بەرتورستانی داعش کوڕەکەمیان ڕەفان 5 کاتژمێر دیار نەما و هێزە ئەمنیەکانمان ئاگادار کردەوە. دواتر کوڕەکان بە گریان گەڕایەوە وتم ها باوکە چ ڕوویداوە؟ وتی هەڕەشان لێکردم و پیان وتوم ئەمڕوو باوکت و خێزانەکەدان سەر دەبڕین. وتم بۆ سەرمان دەمڕن؟ وتو بیان لەبەرەوەی باوکت سەر بە هێزە ئەمنیەکانە بۆیە هەڕشەی کوشتینیان لە کوڕەکەم و خێزانەکەم کرد. هیچ شوێنێکی ترم نەبوو بۆیە جارێکتر گەڕامەوە بۆ هەرێم. بەشێکی زۆری ئاوارەی نێو کامپەکانی سنووری ئیدارەی گەرمیان خەڵکی ناوچەی جورفسەخرن. ئەو ناوچەی هێزە شیعەکان بە تەواوەتی ڕووخاندویانە و کردویانەتە ناوچەی سەربازی داخراو. بەدە حکوومەتی عێراق بڕیارێکی مرکزی هەیە کە هەموو کامپەکانی عێراق چۆڵ بکاوە. کامپی 5 پارێزگا کە لەژێر کۆنتترۆلی خۆیەتی چۆڵی کردون و تەنیا کامپەکانی هەرێمی کوردستان ماون. لە پەیوەندی بەو چۆڵکردانەیە هەندێک داتا هەن کە لای ئێمن. ئەلبەتە لێرە لە کوردستان ئێمە وەزیری کۆچبەران بەڕاستەخۆ داوای کرد کە لە سەرەتایە لە ماوەی چەند ڕۆژێکە کامپی قۆرەت و چۆڵ بکەین. ئێمەوەمان ڕەت کردەوە وتمان بە هیچ جۆرێک ڕێگە بە چۆڵکردنی و کەمپانە نادەین بێختیاری نەبێ بە جۆرێک نەبێت کە خەڵکەکە بۆ خۆیان بگەڕێنەوە یان بۆ خۆیان بیان
بیانەوێت کامپەکە جێبێت. کامپی ئاوارەکان لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە کراونەتەوە و ئاوارەی عارەبیان تێدا نیشتەجێ کراوە. هەرچەندە ئێستا داعش لە ناوچەکانیان لاواز بووە، بەڵام مەترسی بەردەمیان گروپە میلیشیا شیعەکانە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمەریکا، کەرکووک. ڕۆژی 25 نۆڤەمبر وەتە سبەی ڕۆژی جیهانی نەهێشتنی تند و تویژیە دژ بە ژنان و مەبەست لەم ڕۆژە هۆشیارکردنەوە و چێژخستنە سەر ئەو ڕاستیەیە کە ژنان لە سەرانسەری جیهان لە بەرامبەر دەستدرێژی سەکسی، توندوتیژی خێزانی و شێوازەکانی تری توندوتیژیدان و بۆ چێشتنە سەر هەندی لایەنیان پرسە نیاز عەبدوڵڵا ڕۆژەمەوان و چالێکی ژنان لە سلێمانیەوە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. نیاز خانم خۆشاتنەوە بۆ بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. ژنان لە هەرێمی کوردستان لە خەبات و تێکۆشانیاندا دژ بە توندوتیژی دژ بە ژنان بەکوێ گەیشتون؟ ئەم کاتی ئێوە و بیسەران و بینەران باش، سەرەتا ڕێز و نەوازش بۆ ئەو کەسانە ئەنوێنم کە بە درێژایی ساڵانی ڕابردوو بوون بە قوربانی توندوتیژی، جایتر لە ڕێگەی ئەشکەنجە و دەرکردن و داڵدەدان و ڕاکردن لە ماڵ بوو بێت یا هەموو ئەو ژنانەی دیکە کە گیانیان سپاردووە. بەداخەوە ئەوەی کە لە خەباتی ژنان بە شێوەیەکی گشتی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکوانان ئەوەی کە چاوەڕوانێکرێ بە شێوەیەکی گشتی خەبات و تێکۆشانێکی بەردەوام هەیە. بەڵام لەبارەی بزوتنەوەی ژنانەوە لە هەرێمی کوردستان هەڵبەت پرسیاری جدی هەن لەبارەی بزوتنەوەکان و جیابوونەوەی ئەم بزوتنانە دوور لە یەکانگیریەکی دیاریکراو بۆ بوونی استراتیژێک یا ئامانجێک کە هەمویان لە چوارچێوەی ژنپارێزیە کۆ بکاتەوە. بەڵام ئەوەی کە لەگەڵ هەموو ئەو هەنگاوانش کە باسی ئەکەین یا سەرنجمانەیە لە بزوتنەوەکانی ژنان، بەڵام مای دەستخۆشیەکی تەواوە کە ئەم بزوتنەوەیە هەوڵێکی داوە بۆ ئەوەی بە هەرچ ئاستێک بێت خۆی وێنا و بەرجەستە بکاتەوە لە ڕێگەی بەرگریکردنی یاسایی، لە ڕێگەی کاری ڕێکخراوەیی، لە ڕێگەی نووسین و هەموو شێوازەکانی خەبات و تێکۆشان کە هەیە. نیاز خانم، حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشەی جێبەجێکردنی بنەماکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ دەکات. لە ناو ئەو بانگەشانە پێگەی ژن لەکوێدایە؟ ئێمە ئەڵێن گرنگە ژنان لە ناو دەسەڵاتەکان هەبن لە جێبەجێکردن لە یاسادانان لە پەرلەمان. بەڵام هەر ئەوەنەی حکوومەت کە ژندا ئەنێ لە پۆستەکان مانای ئەوە نییە کە کێشەکانی ژنان بەم دۆسەیە چارەسەر ئەبن. بەداخەوە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان بە گرنگی و بە گەورەی تێنەگەیشتووە کە لە پرسی بەرەو پێشچوونی دیموکراسی و مافەکانی مرۆڤ، یعنی ئەوەی کە پێویستە بکرێ حکوومەت خۆی لەسەر بنەمای نەهێشتنی جیاکاری جێندەری کار نەکات، حکوومەت خۆی دام و دەستگا ئەمنیەکانی بەکارنێنێ بۆ هەڕەشەکردن لە ژنان و ژنانی چالاک لە ڕۆژنامەنووسان لە بەرگریکارانی مافەکانی مرۆڤ، و حکوومەت خۆی لە ڕێگەی ئەو پارتانی کە پێکهاتەی ئەو حکوومەتەن خۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەڕەشەی جۆراوجۆر و دەستگا ئەمنیەکان بەکارنێنێ. یعنی ناکرێت دەستگای ئاسایش، ئەنجومەنی ئاسایش، دەستگا فەرمیەکان بۆ سیخوڕیکردن لە ڕێگەی مۆبایل، دانانی کامیرە لە ناو حەمام، لە ژووری نووسن، لە ژیانی تایبەتی ئەم خەڵکە بەکاربێنێ بۆی سەرکوتیان پێ بکە. ئێمە بەڵگە و قسەمان هەیە کاتێکە پروپاگەندەی هەڵبژاردنەکان ئەکرێت لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەبینین ژنان هەمووی لە ڕێگەی بەتایبەتکردنی ژیانی کەسیانەوە هەوڵی شکاندنیان ئەدرێت بەبێ ئەوەی ڕکابەرێکە لەسەر بنەمای فکری و سیاسی یا بابەتێکی دیاریکراوی دیکە بێت. ژنانی ڕۆژەمەڕۆز کە خۆدان یەکێک لەوانن لە نێوان بەها کۆمەڵایەتیەکان و نەریتیەکان و فشاری نەبوونی ئاسایشی پێشە ڕۆژەمانی لە چه دۆخێکدان؟ بەداخەوە ئەکرێ بڵێن ئەو دۆخی کە هەیە هەژمونێکی کۆمەڵایەتیەوە لەگەڵ ئەو فشارە گەورەی کە لە ژینگەی کاری ڕۆژنامەنووسیمانەیە ڕاستێکە تێکەڵ بە یەک بووە. ئێمە زۆر جار کۆمەلگا یارمەتی دەرترە لەگەڵ ئێمە وەک لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە پێچوانەوە زۆر جار کۆمەلگا نەرمونیانترە. بەڵام ئەوانەی دیکە کە لە پارتە سیاسەکانن لە خەڵکێکی کەن کە بە ناوی خوازراو یا بەکارهێنانی دام و دەستگا ئەمنیە حیزبیەکانن بوونەتەوە مەترسی و فشار بۆ سەر ئێمە و هەوڵ دەدەن لەمپەر لە بەردەم بەرەو پێشچوونی ژنان دروست بکەن. و تەنانەت نەک هەر ئەوە، ئێمە تێبینی ئەکەین لە کاتێکە ئێستا لە دنیا سێ ژنی کورد لە وڵاتە جیاوازەکان خەڵات وەرئەگرن، بەڵام کەچی ئەوە تا لە گەرمیان لە کەلار، کەچی ئەوە تا لە دهۆک لەسەر دۆسی دەستدرێژی سێکسی یان کوشتنی خانمێک لەلایەن سێ لە براکانی و کە بەبەر چاوی بناڵەکەەوەی بۆ هەوڵ ئەدرێت تەنیا قارەمانێتەکە لەوە نەکۆ بکرێت دەستگا ئەمنیەکان
کانیان دەستگیر کردووە بەڵام دۆسی گەورەی گرنگی کە هەیە کە من ئەمەوێ بڵێم دۆسی گۆڕانی کۆمەڵایەتیە کارکردنە بۆ هەموو ئەم بابەتانە پێویستە بە گرنگی وەربگیرێت و لە استراتیژی حکومەت ڕەنگ بداتەوە. نیاز خانم هۆکار چییە لەگەڵەوەی ناوەندەکانی داڵەدانی ژنان و کە هەن لەگەڵ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بەڵام هێشتا دۆسیەکانی تاوانی کوشتن بە بیانەی ناموس پارێزی و کێشە کۆمەڵایەتەکان لە بەرامبەر ژنان بەردەوامن. دەست خۆش کاکجانی بۆم پرسیارە ئەمە چەند لایەنێکی هەیە یەکێکیان ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە کە لە ئاستی پێویست حکوومەت خۆی کاری بۆ جێبەجێکردنی یاسایی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی نەکردووە دادگاکان وەک پێویست ئەم یاسایە جێبەجێ ناکەن و خاڵێکی تر هوشیاری لەبارەی ئەم یاسایە لە ئاستی پێویست بڵاو نەکراوەتەوە. خاڵێکی دیکە پەیوەندی بە داڵدەدانی ناوەندەکانی ژنانەوە هەبێ سەرباری ئەوەی کە ئێمە ئەزانین ئەو ناوەندانە سەدان ژنانیان داڵدەدا و هاریکاریانەکەن بەڵام لە کاتی ئازادکردی ئەم ژنانە بەبانەی کێوی کە گرێبەست بکەن لە ڕێگەی دادوەرە بۆی بگەڕێنەوە ناو خێزان ئەم ناوەندانە و دادوەر ناتوان بگەنە ئاستێکی بنبڕ بۆ ئەوەی ژنان بپارێزن بەم جۆرە ڕووی داوە بۆیە ئەبێت حکوومەت جارێکتر جەخت لەواکەمەوە بەبێت دروستبوونی کۆمەڵایەتی دەستەبەرکردنی ئاسایشی تاک کۆمەلگا ئاسایشی نیشتیمانیش دەستەبەر نابێت. نیاز عەبدوڵڵا ڕۆژەمەوار و چالاکی ژنان زۆر سپاس. بەێ بنەر هێژا لە ڤرم دگەن داویە بەرنامەی کۆنێکشنەوەی هەفتەیە تا جارە بێ هەر شاد و بەختەوەر بن. ببینە خۆش.